بەناوی خوای بەخشندە و میهرەبان بەڕێزان دیارە ئێمە لە ژینگەیەک و شێوازێک ژیان بەسەر ئەبەین لەوانەیە زۆر کەم و کوڕی تەندروستیمان هەبێت بە پێی ستانداردی عالەمی بۆیە بەڕاستی وەکو پێویست بەهۆی کەمی نەخۆشخانەکان بەهۆی باش دابەش نەکردنی سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستان بەهۆی زۆری نەخۆشیەکان کە هەیە بەڕاستی وەکو پێویست خەڵکی ئێمە ناتوانێت چارەسەری پێویست لە نەخۆشخانەکان وەربگرێت بۆیە بەڕاستی ئێمە لە نەخۆشخانەی میهرەبانی لە مەجلیسی ئیدارە و دەستەی تەسیسی میهرەبانی بیرمان لەوە کردوتەوە کە ئەگەر ئینشاءالله خوای گەورە سەرکەوتووی کردین پرۆژەکە گەیشتە کۆتایی زەمانی سەحی ئینشۆرانس دابنین لەو خەستەخانەیە تاوەکو هەر کەسێک هەر تاچێک لە ئێمە بە سارێکی زۆر گونجاویش بۆ ئەوی هەم هاوکاری بێ بۆ خەڵکی ئێمە بەگشتی بۆ ئەوی هەم بتوانین مستەشفایەکەش بە جوانترین شێوە بەرەو پێش بین و خزمەتی باش پێشکەشی هاوڵاتیانی خۆمان بکەین لە هەرێمی کوردستان. زەمانی سەحی لە زۆربەی وڵاتانی دنیا هەیە کاتێک کەسێک نەخۆشە بێ مناڵێکی نەخۆشە بێ خێزانی نەخۆشە بێ پێویست ناکە بیرکاتەوە بیباتە لای چ دکتۆرێک یەکسەر پەیوەندی بەو ژمارە ئەکە کە لە نەخۆشخانەکە زەمانی سەحی هەیە بۆ نمونە نەخۆشخانەی میهرەبانی یەکسەر میهرەبانی ئەگەر پێویست بکە ئیسعاف و ئەمبوڵانسی بۆ ئەنێرن ئەگەر پێویست بکە خۆیان ئاسانکاری بۆ ئەکەن ئەگەر دژنا مەوعیدی دیاریکراوی ئەدەنێت دێتە سەردانی خەستەخانەکە هەموو نەخۆشەکان هەموو چارەسەر وەرئەگەی لە بۆ هەموو نەخۆشیێکەوە هەیەی ئەگەر نەخۆشێکیش هەبوو کە ئەو نەخۆشخانەی ئێمە نەیتوانێت دەبێت دکتۆری لە دەرەوە بۆ بێنی بەو اتفاقی کەوا کردیتیان لە نظام و سیستەمی زەمانی سەحی ئینجا بۆیە بەڕاستی ئەمەش یەکێکە لە کارە گرنگەکانی میهرەبانی ئینشاءالله پەرەی پێدەین بە پشتیوانی خوای گەورە بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان ئینشاءالله.